کەرتی گەشتیاری لە ماوەی ڕابردوودا کەوتە قەیرانێک کە زیانی زۆر پێکەوت لە هەموو دنیا لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی بەپێی چەندی ماوەی داخستنی شوێنەکانیش لە شارێک بۆ شارێک لە وڵاتێک بۆ وڵاتێک زیاتر بوو و زیانەکە زیاتر بۆ بەر ئەو شوێنەکەوت. بۆیە کەرتی گەشتیار بە شێوەی گشتی کە زۆرترین ماوەی بەرکەوت لە داخستنی شوێنەکان و نەهاتنی گەشتیار زۆرترین زیانیشی لە هەموو کەرتەکان بەبەرکەوت. جێگای خۆشحاڵیە کە بڕیاردرا لە جەژن شوێنە گەشتیارەکان کران و بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و هەولێر و دواتر لە سلێمانی ئەم ڕێکارە بەردەوام بوو و لە هەولێریش لە دوای جەژن جارێکی دیکە شوێنەکان داخرانەوە، بەڵام دواتر جارێکی دیکە شوێنەکان کرانەوە لە ئێستادا لە 21 مانگی هەشت هەتاکو ئێستاکە بارودۆخی شوێنە گەشتیاریەکان بە تایبەتی لە سلێمانی و لە هەولێر زۆر ئاسایی بۆتەوە و لە دهۆکیش ئاسایی بۆتەوە. تەنیا ماوەتەوە لە دهۆک ڕێگا بە گەشتیاری دەرەوەی دهۆک بدرێ ڕێگا بە گروپی گەشتیاری بدرێ بچێت بۆ دهۆک، بەڵام بۆ سلێمانی و هەولێر بە تەواوی ڕەوشەکە ناوبەینی شارەکانی هەرێم و شارەکانی عێراق ئاسایی بۆتەوە. ئەوەش بۆتە هۆیەوەی کە گەشتیارێکی زۆر بۆ شاری سلێمانی بۆ هەولێر بێت و شوێنەکان بەردەوام جموجۆڵی گەشتیاریان تێدابی، شوێنەکان سوودێکی باش بکەن و بژانەوەیکی باش بکەن.